بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و نەخۆشانی گورچیلە و چەند توێژێکی دیکە داشکاندنی ڕاگەیاند. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەش دەڵێ سود لە ئۆڤەرەکانیان دەبێن و تەنانەت هەندێک کاتیش بێ بەرامبەر دەرمان بە خاوەن پێداویستە تایبەتەکان دەدەن. خاوەن پێداویستی تایبەتی سنووری پارێزگای هەڵەبجە شەهیدی ڕابگەێنین کە لە 150 داشکاندن هەیە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان لە بواری پشکنینە سەرجەم پشکنینەکان. بەڕاستی جێگای دەستخۆشیە ئەمە من هەر ئەوە نییە ماوەی چەند ساڵێکە لە ڕێگەی برای بەڕێزمان کاک مەحێدینەوە و نەخۆشخانەی بەخشینەوە چەندین کەس کە بە نووسراوی ئێمە لەوێ چووەتە ئەوێ عیلاجی وەرگرتەوە بەبێ بەرامبەر ئەگەر عیلاجەکە هەبوو بێ. سەرۆکی ڕێکخراوی گورچیلە پارێزانیش دەڵێ کۆمەڵگەی پزیشکی بەخشین نەمیشە بەخشندە بووە و باری قورسی سەرشانیان سوک دەکات. نەخۆشخانەی بەخشین هەمیشە بەخشندە بووە. نەخۆشخانەی بەخشین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئۆڤەرێکی ڕاگەیاندەوە بۆ ڕێکخراوەکەمان ڕێکخراوی گورچیلە پارێزی کوردستانەوەی کە زەرعی گورچیلەیان کردووە. بێگومان خۆتە زانی هەرولمەرجی سیاسی هەرێمی کوردستان ئەوە نەخۆشیەکە موچەی نەبێ و کە عیلاجی دایمی بکرێت کە فاس و فاسادکان مانگانە بێگومان پێویستی بە ئەو جۆرە ئۆڤەرانە هەبێت. ئەمانش لە 150 بڵم لە 100 باری سەرشانی نەخۆشەکانمان میرە سووکەکات. لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە 150 داشکاندن بۆ پشکنینە پزیشکەکان بۆ خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشانی گورچیلەیە بۆ نەخۆشانی هیواش بێ بەرامبەرە. لەسەر داواکاری ئێمەش ڕۆژێک بینینی پزیشک بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و نەخۆشانی گورچیلە دەکەنە بێ بەرامبەر. بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەمساڵ کۆمەڵێک ئۆفەر و داشکاندنی تایبەتمان هەبێ کە خۆی ئەبینێتەوە لە بینینی پسوڵەی پزیشکی زۆرێک لە بەشەکانمان بێ بەرامبەرە بێ. هەروەها لە بەشی تاقیگە بە ڕێژەی لە 150 داشکاندنمان کردووە بۆ هەریشکێک لە خاوەن پێداویستی تایبەت و هەروەها ڕێکخراوی گورچیلە پارێزان ئەوانەی کە لە مەجای گورچیلە کێشە و گرفتیانەیە و هەروەها بۆ نەخۆشانی بەداخەوە بۆ نەخۆشخانەی هیوا ئەوانەی کە تووشی کانسەر و سەرەتان بوون ئێمە هەموو ئەو پشکینانەی کە تایبەتن بەوانەوە بێ بەرامبەر بۆیان ئەنجامەدەی. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە هەمیشە بێ جیاوازی لە خزمەت داوڵاتیان و چارەخوازاندا بووە. هەمووان ستایشی هەوڵ و خزمەتەکانی کۆمەڵگەکە دەکەن. تا کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز کۆمەڵگەی پزیشکی بەخشین بڕیاری داوە سەردانیکردنی 2 پزیشک بکات بەبێ بەرامبەر. لەسەر داواکاری ئێمەش ڕۆژێک خاوەن پێداویستە تایبەتەکان و نەخۆشانی گورچیلە سەردانیکردنیان بۆ لای پزیشک بێ بەرامبەر دەبێت. ساما فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.